لە هەرجەیەکن سڵایەمەتان لێبێت ئەم کاتۆم و کاتێکتان باش بێت و بەیانیتان باش خۆشحاڵی کە ئەمڕۆژ بە یارمەتی ئاوکارانم لە پرۆگرامی تینۆدا با کۆمەڵێک بڕگۆ بابەتینەوە هاتینەوە خزمەتەوەی ئازیز و خۆشەویست بۆ هیوایی کە تاکۆتایی پرۆگرام بینەرمان بن واسوود دۆ بڕگۆ بابەتانە ببینن کە ئەمڕۆ بۆمان ئامادەکردوون. خۆشیستان لە پرۆگرامی ئەمڕۆماندا جگەلەوەی کە چەند بابەتێکی جیاوازمان هەیە دواتر ئاماژەی پێدەدەین کە بڕگۆ بابەتەکانمان چین بەڵام تەوەریکی سەرەکیشمان هەیە کامڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین باز لە هەفتەی جیهانی شیرپێدانی سروشتی دەکەین. هەڵبەتە ڕێکخراوی تەندروستی جیهانی لەگەڵ ڕێکخراوی یونیسف لە ساڵی 1990 لەگەڵ چەند ڕێکخراوێکی تردا هەفتەیەکیان دەستنیشان کرد کە لەیەکی هەشتەوە بۆ ماوەی هەفتەیەک واتە تا حوتی هەشت بەردەوام دەبێت. لەم هەفتەیەدا هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی و خانمان و دایکان بە تایبەتی وەشار دەکرێنەوە لە بەرامبەر سوود و گرنگیەکانی شیرپێدانی سروشتی. هەڵبەتە لە ماوەی ڕابردوودا یاخود ساڵانی زوو دایکان زیاتر گرنگیان بە شیرپێدانی سروشتی دەدا یاخود شیری خۆیان دەدا بە کۆرپەکانیان بە بەراورد بە شیری خوتو بەڵام ئێستا هاوکێشەکە پێچەوانە بۆتەوە زیاتر شیری خوتو دەدرێت بە منداڵان. ئەمە لە کاتێکدا بێت کە ڕەنگە دایکان یاخود ئەو دایکانی کە لە منداڵێک زیاتریان هەیە و ئەزمموی دایکاتیان هەیە باشتر ئاشنا و شارەزای ئەوە بن کە سوود و گرنگیەکانی شیرپێدانی سروشتی چێ بۆ کۆرپەکانیان بەڵام ئەو دایکانی کە یەکەم منداڵیانە یان لە کوردی خۆماندا پێی دەڵێن نۆبەرە یان ئەوە تا ئەو کەسانە ئەو خانمانی کە لە چاوەڕوانی بوون بە دایکدان شارەزایەکی ئەوتوان نەبێت لەسەر سوود و گرنگیەکانی شیرپێدانی سروشتی. جا ئەمڕۆ ئێمە باز لە سوود و گرنگیەکانی شیرپێدانی سروشتی دەکەین بۆ کۆرپە واتە هەم بۆ کۆرپەکە هەم بۆ دایکەکە هەڵبەتە چەندێک سوودی بۆ کۆرپەکە هەیە ئەوەندەش سوودی بۆ دایکەکە هەیە. ئێمە لە درێژی پرۆگرامەکەدا باز لە سوودەکانیان دەکەین بۆ هەردوولا. لە هەمان کاتدا یان لەگەڵ هەموو ئەمانەشدا هەندێک بۆچوون هەیە لە نێو خانمان و لە نێو دایکاندا کە ئەیکەنە هۆیەک یا بۆ هۆیەوە کە شیر نادەن بە کۆرپەکانیان لەوانە دەڵێ شیرەکەم ڕوونە یان شیرم کەمە منداڵەکەم تێری پێناخوا یان یەکێکی لەو بۆچوونانە ئەوەیە کە دەڵێ لە شولاری دایکەکە پێی تێک دەچێت. ئایا ئەمە لە ڕووی زانستیەوە هیچ بنەمایەکی هەیە یاخود تەنها بەهانەیەکە بۆ ئەوەی کە شیر نەدەن بە کۆرپەکانیان؟ گفتوگوی زیاتری بابەتەکە دەکەین لەگەڵ دکتۆر کۆچەر عومەر کابڕێز یامسپۆڕی نەخۆشیەکانی مناڵان و تازە لە دایکبوونن. دکتۆر کۆچەر زۆر بەخێراتی. سپاس دەکەم. دکتۆر زۆربەی بابەتەکان لە ڕێکخراوی تەندروستی جیهانی یاخود لە جیهاندا یەک ڕۆژی بۆ دەستنیشان کراوە بۆی کە یادی بکرێت و یاخود هەڵمەت ڕابگەێنرێ بەڵام شیرپێدانی سروشتی ئەوەندە بابەتێکی گرنگە کە هەفتەیەکی بۆ دەستنیشان بکرێت. بەلای خۆی بەخشنە میێرەوە سڵاو لە جەناب و لە بینەرە بەڕێزەکان. بەڕاستی ئەگەر لەوە پێشی وەڵامی پرسیارەکە بم و لەوە دەست پێ بکەم شیر چییە شیری دایک ینی لە پێناسەکەی ئەتوانین ئەم هەفتەیە وەڵام بەمەوە شیری دایکی کێکە لەو موعجیزە و نیعمەتانی کە خوای پەروەردگار دایەتی بە مرۆڤایەتی چونکە بە شیری دایک زۆر شتی گەورەمان پێڵێ. شیری دایک ئەوەیە کە مرۆڤایەتی بەرەم هێناوە مرۆڤایەتی بەرداوام بێ لەسەری و وەختێک شیری دایک کاریگەریەکی دەرەکەوێت کە مناڵەکەی گاتە چەند ساڵێک لە تەمەن وەگاتە تەمەنی گەورە بوون ئەو کاتە دایکی ێزانێت کە چ بەرهەمێکی چاندووە لە مناڵیان هەموو ئەو کاریگەریانی کە بە درێژایی تەمەنی مناڵەکە بۆ هیچی دایکەوە دەرەکەوێت شایستی ئەوەیە کە پێی بڵێ ئەم بەرهەمە خۆت ئەم ڕزقە خواییە هی ئەوەیە کە نەک هەفتەیەک یەک مانگ لە ساڵێکە جاڕی بۆی. باشە دەستەکانە خۆش بێ دکتۆر شیرپێدانی سروشتی بۆ منداڵەکە ئەمە ماف و ئەرکە بەسەر دایک و باوکەکە و بتایبەت بۆ دایکەکە یاخود نا دەبێتە ئەرک و ماف خۆی پەروەردەکردنی مناڵ خۆی بە خۆی ئەرکە واتە ئەرکێکە لەسەر دایک و باوکە بە شێوەیەکی تەندروست و جوان بەخێوی بکەن. لەناو ئەمەشایەکێک لە هۆکارەکانی پێگەیشتی مناڵ پێدانی خواردن و قوتی ڕۆژانێ مناڵیش تاوکە بێ بە 2 ساڵ یەکێک لە سەرچاوە سەرەکیەکانی خۆراکی و بە شەژمانگ یەکەمیش خۆراکە هەر ئەساسەکەی بریتە لە شیری دایک بۆ ئێوە ڕاستی واجبە لە سەردایکەکە کە بەم ئەرکەی هەستێت بۆ حکمی کە شتێکی بەسەر دێت کە لە قودرەتی خۆیان نییە کەویش دروستبوونی شیرە لە سنگەکانیە کەمە بەڵگەیەکە لەسەرکە تۆ ئەرکێکە لەسەر بە جێبەجێیکی بۆیە هەر کاتێک دایک شیری پڕ بوو سنگی پڕ بوو لە شیر
نیشانەوەی کە ئەم ئافرەتە چۆتە قۆناغی کتری پێوتێ قۆناغی دایکاتی پێویستە ئەم نیعمەتە نەشارێتەوە لە مناڵەکەی بیدا بە مناڵەکەی پەنا نەبا بۆی کە لەبەر تەمەڵیان لەبەر خاتری کۆمەڵێک هۆکار کە هیچی بنەمایەکی زانستی نییە مناڵەکەی لەو نیعمەتە مەحرومکە زۆر جا من دایکان هەیە دەڵێ مثلا لە شوێنێک بووم فڵانە کەس پێوتم توێتی بەخوا شیرێکی خۆت بە کەڵک نایەت شیری قوتوی بەرێ یعنی وەختی هێتە لای تۆ لە دەست دەرچووە ینی ئەو مانگێکە شیری قوتوخوا و مناڵەکە وەساوە تۆ شیری دایکەکە مناڵەکە مەحروم بۆ لێ بەڕاستی ئەمە یەکێکە لەو گرفتانی کە نەک کۆمەڵگەی کوردی هەموو کۆمەڵگەی مرۆڤایەتی ئەناڵێنە بەدەستەوە یعنی وای لێ هاتووە کە شیری دایک بۆ بە دەگمەن ینی بۆ بە کارکتەرێکی دووەم ینی خەریکە بەڕاستی شیری قوتو جێ بە شیری دایک لێژەکان لە هەموو جیهانە کە پێویستە دەبریۆچۆ و بە تایبەتی تاوان زۆر بەجددی هەنگاو بۆ ئەمە بنی هەرچەنە ئەو ئیشانی کە بۆ یەکەن مەسەرین ئەو کارانی کە ئەکرێ بۆ تەژیعکردن و تەرویج پێدانەوەی شیری دایک زۆر کەمن ینی ئەوەی ئیشەکرێ بۆ شەڕێکی دروستکراوی وەکو ئۆکرانی و رووسیا بەڕبی ئەوە ئیش ناکەی بۆ شیری دایک کە زۆر لەوە گرنگترە وتت زۆر گرنگە لە باتیەوەی کە هەفتەیەکی پێویست بێ ڕەنگە لە مانگێک زیاتر پێویست بێ ئەگە وردی بکەینەوانێک کە سوود و گرنگیەکانی بکەین بە دوو بەشەوەن بۆ کۆرپەکان بۆ دایکەکە ئەگەر لە کۆرپەکەەوە دەست پێ بکەین گرنگیەکانی شیری سروشتی یان شیری دایک بۆ کۆرپە چییە؟ خۆی مناڵەکەم فترەکە لە دایک بە یەکەم سعات و 2 سعاتی یەکەم ئێماڵی کە لە دایک بوو یەکسەر مناڵەکە بنێن بە سنگی دایکەوە بۆی دەست کا بەشی خوارد چکە لە حەزاتی یەکەمەوە ئەبێ ئەو کۆنتاکتە ئەو عیلاقە ڕۆحیە دروست بێ لەبەرین دایک و مناڵە ئەگەر دیقەت بێ تۆ ئەم دایکە بەردام ئەم مناڵە بە سنگەوێتی بەڵام لە شیری قوتووە قوتوویەکی سارد و سڕ بەدەی مناڵەکەوەیە هیچ کۆنتاکتێک ڕاستە دەخاتە باشی بەس ئەو کۆنتاکت و ڕەبتە نییە کە لەبەرینی دایک و کۆرپەیەکە ئەگەر مناڵێکی تری هەبێ مەمەکەیاتە دەست ئەوە لە بیێرێ بەڵێ ینی ئیشەکەی ئاسانە مەسەن یادە دەست باوکی یادە دەست کەسێکە لەوێ لە حازرە ئەم شیری بێ ینی هەموو کەس دەتوانێت ئەو ئەرکە جێبەجێکە بە شیری دایک تەنها دایک خۆ جێبەجێەکە دووهەم ئەو دقەی کە مناڵەکە ئەدنرێ بە سنگی دایکەوە لەو دقەیە کە مناڵ مژە لە سنگی دایکی دەستەکە بە بژانەوە ئەمە هۆرمۆنێکوانێت پێڵن ئۆکسیتۆسی یەکسەر ئەو شیری کەتیایەتی دەرەدرێ ینی ئەیگوش هۆرمۆنەکە دەرەدرێ ئەیگوشێت ئەو کیسە شیرانی کە لە ناو سنگی دایکە هەمی کیسە ئەگوشترم شیرەکە فچقاکە هەڵاتە دەرەوە لە هەمان کاتە هۆرمۆنی ترمانی پێڵێن پرۆلاکتین ئەم هۆرمۆنان ئیشی چیە ئیفرازات دەرەکە بۆی کە شیر دروست بێ هەردوو هۆرمۆنەکە لە یەک کاتە ئیفرازە بن یعنی ئەمە مناڵە هەم بە مژینەکەی هەم شیرەکە ئەخوا هەم شیر ئەگوشە بۆ دەرەوە هەم عازایە بۆ شیری تر حازر کرێ ئەمە بەرەو تابوونەڕۆ ینی ئەم پرۆسەیە تەنها خۆی گەورە ڕێکیە خات ئەمە بە ئینسان دروست ناکرێن پرۆسێ و ئەم پرۆسەوردی بەرەمێنانی شیری دایک ئەمە خاڵی دوم خاڵی سێم یەکێکتر لەو نیعمەتانی کە لە ناو شیرا هەیە بە تایبەتی سێ ڕۆژی یەکەم پێوتێ ژەک ئەم ژەکە ئێمە زۆر جاڵین دەوڵەمەندە بە پرۆتین دەوڵەمەندە بە ئەنتیبەدیەکان بە دژەتەنەکان بەڵام نابێ بڵین دەوڵەمەندە ئەبێ بڵین پڕ لەوە یعنی تەسەور کە ئەگەر 5 سیسی لەو ژەکە بێتە دەرێ لە سنگی دایکەکە بەقەدەر 20 ڕقم پرۆتین و ئەنتیبەدیتیا دژەتەنیتیایە بۆشی بۆ مناڵک یعنی ئەو 5 سیسکەی خوات وەکوە 15 بۆ 20 ڕقم شیر خوا مناڵە ئەوەنە قورس و کاریگەرە بۆ مناڵەکە یعنی تەسەور کە ئەو ژەکە لەو ئەچێ دە 15 ساعت ئەو مناڵە پێویستی بەشی تر نەبێ یعنی بەس لە وڵاتی ئەمە لە نەبەخوا مناڵەکە دایکە شیریتیانی و خێرە پەنابن بۆ شیری قوتو یعنی ئەمە ئەسڵ نییە بەڕاستی ئێمە وی کە لای ئەمە گرنگە بۆ دایک و باوک ئەبێت دایکە بە تایبەتی ئەمە بزانێ ئەو ژەکەی کە هەیەی ئیکتیفایەکە بۆ ئەو چەند ساعتە تا ژەکی کە دروستە بێتەوە ئەمە سێ ڕۆژ یەکەم ئاوایە ڕاستە لە 5 بۆ 7 سیسی شیریشی تابێ بەڵام زۆرینی بیداتکە کێت ژەکە ئەو ژەکە یعنی ئاڵتونێکە درا بۆ مناڵەکە بۆ بچێتە جستەیە بەڕاستی لەوە ئەچا بڵم فترێکی زۆر کاریگەری ئەم ژەکە لەسەر مناڵەکان بە درێژەی تەمەنی ئەم پرۆسەی کە باست کرد و بوونی ژەکەکە و یان بڵێ ماوەی سەرەتایی لە دایکبوونی منداڵەکە ئایا لە دایکبوونی منداڵ بە سروشتیان بە نەشتەرگەری هیچ کاریگەریەکی هەیە لەسەر بوونی ئەم پرۆسەیە ئەمەش گرفتێکترێ بەڕاستی کە چۆتە پاڵ پێدانی شیرەکە دایککە بەنا نابەتە سەر لە دایکبوونی سروشتی لە ترسی ژان و نازام چی ئیهمال مەکە لە خۆستە لە نەخۆشخانە هەلەکانیش بە خۆشحاڵیەوە لە دایکبوونی سروشتی کراوە یان هەیە نرخەکەشیەوە نەگرانیە ئەتوانێت مەسەرن پلان بۆ دانێکە
هەوڵ بات شیری خۆشی باتی و بە سروشیش مناڵەکە دایک بێ لە شوێنێک شابێت تووشی گرفت نەبێ هەرچەنە سواز بخواستا هەمنە خۆشخانەی مناڵ بوون یعنی لە زۆربەی شارەکان بە تایبەتی شاری سلێمانی زۆر بە شێوەیەکی جوان ئیش بۆ دایکانەکرێت بۆ لە دایکبوونی کۆبێت حتا پلان هەیە کە ئێستا دواوەکانیش ئامادە بن بۆ داهاتوو ئەتەنی ژنەکەەوە ئامادە بێ بۆی کە مناڵەکەی هەم لە دایکبوونەکە ببینێت چی بەسەر ژنەکەیت کە مناڵێ بێ هەم بۆی کە تۆزێکیش ڕەحم و سۆزی بجوڵێت بەرامبەر بە خێزان مناڵەکەی کەمان بە چ پرۆسەیەک ئەم دانێ بۆ بەدوان لەگەڵ ئەمەیە بەڕاستی مۆزوعی لە دایکبوونی مناڵ یەکی تر لە گرفتەکان کە ڕاستخۆ کارەکاتە سەر پێدانی شیر مناڵمان هەیە بەشی بە بەنجی مەسەرەن نیوبەنج لە دایک بووە ئەم دایکە تا 8 ساعت نابێت سەر هەڵبڕێ کە لە دایکیژە بێ بخۆی ئەڵن کاکە بەخوا من بەنجی وەگوتەوە نابێت شیر بێ بە مناڵەکە لەبری خەتەرە کاکە ئەسڵی نییە مۆزووە یان مناڵەکە دایکە بێهۆشە عملیاتی بە بەنجی ئام بۆکراوە ئەم دایکە بەلانی کەمەوە 2-3 ساعتی تا هاتە تاین دوای ئەوەش ئەڵێ بەخوا ناتوانم شی بم و بەنجەکە 4 ساعت دەمێنێتەوە لە خوێنما و مناڵەکە گرفت یعنی ئەمانە ئەسڵی نییە قسانە زۆر پەنا بنە بەر شەکراوە بەڵێ بەدڵنیایەوە ئێستا باسی ئەوژەکەم یعنی ئەمانە گرفتێکن بۆ داهاتووە لە مناڵەکەکە چی بکات وا لە مناڵەکەکە کە بێتە پێشەوە بۆی کە شیری قوتی بنێ بەداخەوە لەم هەندێک کەسیش نابەرپرس یارمەتی دەرە لەمە کە خێرا شیرکی قوت و حازرەکە بۆ مناڵە کاکە ئەمەی بنێ کە ئەمانە لە بری تەژیعکرێ بڵێن کاکەیان تۆ تەحمل کە دادەگێت هەوڵە شیری خۆتی بەرێ بینە بە سنگتەوە ینی ئەم تەکنیکە پێش هەموو کەس پزیشکی مناڵبوونەکە نەشتەرگەی مناڵبوونەکە لێ پرساوەلی چکە ڕاستە لێ پزیشکی مناڵانیش ئامادەیە تەوسەیەەکە بەڵام ئەوەندەی پزیشکی لە دایکبوونەکەی کاریگەری هەیە پزیشکی مناڵەکە کاریگەری نییە چکە ئەو پزیشکی کە مناڵێک کە لەوێ پزیشکە مناڵەکە وەرەگرێ پزیشکی پسپۆر نییە پزیشکێکی موقی مەقدەمە ئەمە کاریگەری ئەخاتە سەر مناڵەکە ینی لە مناڵەکە لەو کاتۆ پلانی بۆ دانە بۆی کە شیری تو بخوا ئەمانە دافعن و یەکێکتر لەم هۆکارانە چییە نەبوونی مەزدەرێکی یارمەتی دەر لە دێن خۆشخانەکانمانە کە ستافێکی ڕاهێنراون بە پێدانی شیری دایک ڕایبێنە دایکە کە هاتە ژوورێک پێڵێن BF بیبی فرێن ژووری هاوڕێ مناڵ کە دایکە هاتەودی و خێرا ستافێک لی کۆ ببنەوە ناڵەکەی ببێن فێری پێدانی شیرەکەن شیری سنگی هەڵدۆشم بڵێ وەر ئاواشی بە مناڵەکەت یعنی بەم تەکنیکەوە لە دایکەکانی هەم تەشجیع هیچێک بێ ڕێنمایی کات دوو قسەی بۆ بکات وردە دایکەکەش حەزێکی بۆ ئەجوڵە ئەگەر پلانیشی دانابێ بۆ قوتو ڕێگە بێتەوە دایکەکە هەوڵاشی خۆی بە مناڵەکەی وای لێکەیتە مناڵە خێروبەرەکەت لەناو خەسخانەوە ڕووی تێکە کە ئەویش پلاندانانە لە ڕێستافێکی کارامەوە بۆ قەناعەتپێکردنی دایکی بۆی شیری ئەو پلانی کە باسەکەوت ئەگەر پلانی دانابێ بۆی کە شیری قوتی باتێ نیەتی دایکەکە پێش ئەوەی کە منداڵەکەی ببێ نیەتی دایکەکە هیچ ڕۆڵە بینێت کە پێش ئەوە ئەڵێ ئەگەر نیەتی هەبێ شیری خۆی باتێ ئەوە شیری ئەبێت ئەگەر نیەتی نەبێ شیری کەمە بێ سایکۆلۆژیای دایکەکە باری دەروون دایکەکە لە هەموو تەمەنی مناڵەکە کاریگەریە بە تایبەتی لە 2 ساڵی یەکەمە یعنی ئەو دایکە بۆ منە ئەو ڕۆژێک کە ئەم مناڵە حەملە بێ لەسکیا لەو کاتۆ بیرەکە تۆڵێ من شیری خۆم نایە مناڵک بڕوان پێ بکە ینی دایک هەبووە بە زۆری شاڵان دەشۆ هیچ نادۆدە لە سنگی چکە لە ڕووی دەرونی ئەوە ئامادەسازی دروست نابێ کە لە دایکیژە بێ ئەم مناڵە جاری وای دایکەکە هاتوڵێت کاک تۆ شیرم کەمە کە لێ پرسین تۆزە شتە تەفاسیلەکەیەوە مەسەیا لەگەڵ مێردەکەی کێشێکەوە یا مەسە ماڵێ تەسەور کە ئافرەت بەچی شیری کەمی کرۆ ماڵیان باری کردووە لەم گەڕەکە من لە کارە زەوشک هاتوون بۆ هەواری تازە لە دراوس مەجموعە دراوسی هەبوو ئالودیان بۆ زۆری خۆشویستون لە دراوسەکان دوێتەوە تۆزە بێت تااقەت بووە یەکسەر شیری داوەزێ یعنی لانی دەرون دایکەکە زۆر کاریگەری هەیە من هەموو جارەکە هێت دایکەکە مەسەگە بزانام ئینگلیزیزانیات دوای بۆ شەکەم بە کوردی پێڵم ئایو هەپی تۆ دڵی خۆشە ئەگە دڵی خۆش بێ دایکەکە دەڕوو دەرونی و ئاسوودە بێ یەکسەر کاریگەر دەسوی مناڵەکە یعنی یەک تۆست پێ بکەنێت لەوە چە بڵم BCC لە شوێنەکەی زیاکە ئەگە من باڵەغە نەبێ ینی زۆر کاریگەری ئەمە بۆ بەردەوامی ئەو کاتانی کە شیرەدا بە منداڵەکە یان بەس بۆ سەرەتای بۆ لەکەم لەقەوە کاریگەری هەتاوەکو 2 ساڵەکە خوا فەرمێ وحمله هو في صالة وفي عامين تۆ 2 ساڵ دەبێت شیری بێ مناڵەکە طبعا 6 مانگەکانی وەکو یەک نییە 6 مانگی یەکەم لە 100 شیری دایکە بە تایبەتی 5 مانگ و نیو یەکەم دوای ئەوە شیری دایک دابەزێ مەسە نیسبەتەکەی لە 130 40 هەتا بێ بە ساڵ دوای هێتە سەر 20 بۆ 30 تا 2 ساڵ تۆ بە شەکەتیش بە خواردن پڕکێت چکە هەیەکەلی مناڵەکە پێویستیەکانی مناڵەکە ئیتر بە شیر بە تایپڕ نابێتەوە لە دوای 6 مانگەوە
بۆیە پێویستە کە خۆراکی تاو کرد بدرێ بە مناڵەکە. بەڵێ پێکاتەکانی شیری دایکە کە بەپی قۆناغەکانی تەمەنی منداڵەکە دکتۆر هیچ گۆڕانکاری بەسەردا دێت یان بەپی وەرزەکان یان بەپی شەو و ڕۆژ هیچ گۆڕانکاری بەسەردا بام پێکاتەکانی شیری پێ بڵم بیدایک باش و بەراو دیکشی بکەین لەگەڵ شیری قوتووە بۆی دایک ئەوەنە نەڵێ وڵا شیری قوتوێن بە مناڵەکەم قەڵەوە بێ. طبعا ئەم فەرقە بۆ پێڵم بووی کە تێبگی کە لە بینی دایک و شیری قوتووە ئەم جیازیان هەیە. طبعا یەکێک لەو ڕکلامانی کە زۆر لە جیهانی شیری قوتوواکرێ ئەوەی کاڵێ ئەم شیری من نزیکترین شیرە لە شیری دایک یان ئەڵێ تاکە شیرە لە دای هەموو شیرەکان واڵێ یعنی ڕکلام بە چێکرێ بە شیری دایک هەر دایک خۆی ئەم قسەی بێ بەس بێ کە مناڵ ئاوا ڕکلام بۆ شیرەکەی بکرێت لە بخاتی کە شیرێکی کوڵتی بەرزە نزیکە لەو شیرە و کە خۆت لە سنگتایە بەس نایی بە مناڵەکە. شیری دایک و شیری قوتو طبعا کە پێوتە لە شیری قوتو چەوترە و مناڵ پێ خەڵەوە بێ ئەمە ئەسڵی نییە. شیری دایک لە 150 چەوریە شیری قوتوش لە 150 چەوریە یعنی چەوریەکان وەکویە ئەسڵەن ئەو چەوریانی کە لە شیری دایکە هەیە تازە وردە شەریکەکان ئیجە سەرەکەن چەورێکی والێ بکەن کە لە شیری دایک بچێ ئەمێ نیسبەتی کاربۆهیدراتیان وەکویەک تقریبا نسبی کاربۆهیدرات بەڵام ئەوەی کە ئەمێنێتەوە کە جیاوازی دروستەکە نیسبەتی پرۆتینی شیری دایکە. پرۆتینی شیری دایک لە 106 پرۆتینی شیری قوتو لە 130 پێنج ئەوەی شیری دایک پرۆتینیتە. طبعا بۆچی ئەمە کراوە لەبەروی پرۆتین یەکێکە لەو پێکاتانی کە پیان پڕ ناکرێتەوە مەجبور بە پرۆتین پڕێکەنەوە. ئەم پێکاتێک کە زیاکراوە لە شیری قوتووە لە بەخاتی ئەوەیە کە مناڵەکە یەکەم زووتر کێشی زیاکە طبعا جیابوونێکی ناسروشتی دووهم لەبەر خاتووی کە مناڵەکە زوو تێربێ و خەوی لێ بکرێت طبعا دیقەت بەگەر مناڵ شیری دایکی خوات جاریوە سعاتێ بەدەمێتی هەرێت تۆ ڕۆدای چارێکی بەرزێبێتەوە. بەڵام شیری قوتووەکە مناڵەکە دوو ڕقەمە خوات ئیتر من ڕەبێ لێ ئەخێ زۆری فەرقە بەڕاستی. ئەمە وا لە دایکە کات ئەڵێ باشی قوتو بە مناڵەکە کێشی زیاکات تێر ئەخێ مناڵەکەم نابە پێچانەوە بە هەروی خۆت خوات بەڵام زەحێ بە خۆت بە ماوەی 6 مانگ هەر 6 مانگ یەکەمە دوای دوو لە کەفێری خواردن بتوانین بە خواردن تێدیکە و کاتانێکی زعج دەکات. بەڵام دایک ناتوانێت ئەم پلانە بکات طبعا هەمیتە مەڵی ئالوو دەبوونە بە مەسەرەن بە موبایل و بە تەلەڤیزۆن و بە موسەلسەلێکە و بە کۆمەڵێک شتی کە سوودی نییە بۆ مناڵەکە بۆ دایکەکە سوودی نییە. بەڵام لە مقابلی ئەمە یعنی بە ملیۆنەها دژەتەن لەناو شیری دایکە هەیە کە لە قوتوابوونی نییە تا ئێستش هیچ شەریکێکی عیملاقی ئەم سەرزەویە ناتوانێت یەک دانە دژەتەن دروستکە لەناو شیری قوتووە ناتوان لەبەرچی بەرگری ئەو مناڵانەی کە شیری دایکیان پێکاتێکی زیندوی ناو شیرە تۆش زیندوو خەڵق دروست ناکرێت لەلای ئینسانەوە تەنها ئیشی خوایە. بۆیە ئەم حاڵەتە جیاوازیە ئاڵتونیەکەی بینی شیری دایک و شیری قوتووە بۆیە دایک ئەبێت تێبکە کە چ نیعمەتێکە شارەتە لە مناڵەکەی وەکو کواڵیتیش طبعا شیری قوتو دایمە هەر ئارێ بە ڕقەبێک یان دوو ئارە بە ڕقەمە پێی شەریکەکە بەڵام شیری دایک وانە شیری دایک مەسەرەن لە هاوینە بۆ نمونە ئەمڕۆ پلەی گەرمی لە دوێنە بەرزترە ئەمڕۆ چەند پلێ بەرزە بێتەوە شیری دایکەکە چەند پلێ ڕوونە بێت لەبەروی مناڵەکە پێویستی بە ئاوە زیاتر طبعا ڕێژەکانی ترکەم نابێتەوە بەس ڕوونتر ئەبێتەوە ئاوی زیاد ئەبێ لە زستانە ئەمڕۆ پلەی گەرمی چوارە بەیانێ بێ بە ناقص دوو ئەمڕۆ شیرەکە خەستە بەس لە ناقصەکە شیرەکە خەسترە چکە مناڵەکە پێویستی بە وزەی زیاترە. یعنی تەسەور کە ئەمە کە باسیەکە من باسی ڕۆژەکەم بەڵام ئێستا عیلمی تازە باسیەوە کە ئەڵێ شیری دایک بە سەعات ئەگۆڕێ بەڵکو بە دقە ئەگۆڕێ یعنی لە یەک بۆ وەرزەکان بۆ تۆ سوار تارە بە لێرە پلەی گەرمی لێرە 45 ئەچی بۆ مەسەن بۆ مۆسکۆ پلەی گەرمی 15 ئەم شیری کە لە سنگی دایکەکەیە کە لێرە سەر کە و شیری یاپی مەسەن بەتاڵە بێتەوە کاگاتە ئەوێدا ئەبەزەجەوە کە ساردا ئۆتۆماتیکی ئەم شیرە بێتەوە بە شیرێکی زستانە بەبووی کە دایکەکە بەخۆی بزانێ یەک کەسیش تەدەخوریتیان ناکە دێ ئێمە نیعمەت نییە ئەمە هیچ عیلمەتوانێ ئەمە دروستکە بەدڵنیاوە نەخێت. دەستەکانە خۆش بێ دکتۆر هەر لەسەر هەمان بابەت هاوکارمان هێژین لە نەخۆشخانەی جەمال ئەحمەد ڕەشیدی مناڵان و لەگەڵی مەجا ئامادەیە دواتر درێژە بە گفتوگۆکەمانە دێ هێژین سڵاو لێ بێت بانیت باش هەڵبەتە کە ئەم هەفتەی جیهانی شیرپێدانی سروشتیە لە تەواوی دنیا چەندین چالاکی جۆرە و جۆر ئەنجام ئەدرێت بۆ شاردکردنەوەی دایکان ئایا لە سلێمانی یان لە نەخۆشخانەی جەمال ئەحمەد ڕەشیدی مناڵانەوە هیچ جۆرە چالاکیەک ئەنجام ئەدرێت فەرموو مایک لەیتەوە.
سلااو لە تۆ چنۆر سلااو لە بینەرانی کەناڵی گەلی کوردستان هەڵبەت هەفتەی جیهانی شیرپێدانی سروشتیە بە منداڵان و لەو چوارچێوەیەدا ساڵانە هەفتەیەک تەرخان کراوە بۆ هۆشیارکردنەوەی دایکان سەبارەت بە پێدانی شیری سروشتی بە منداڵان و من ئێستا لە نەخۆشخانەی منداڵانم لێرە پزیشکێکم لەلا ئامادە و گفتوگوی لەگەڵ دەکەم سەبارەت بە گرنگی شیرپێدانی سروشتی دکتۆر بەکر فەرموو بێتە ئێرە بەیانیت باش دکتۆر سەبارەت بەوەی کە بۆچی یەک ڕۆژ تەرخان نەکراوە بۆ هۆشیارکردنەوەی دایکان هەفتەیەک تەرخان کراوە فەرموو بێتە ئێرە گومانی تیان نییە کە بڵێن شیردانی دایک باشترین خۆراکە بۆ مناڵ لە شەش مانگی یەکەمی تەمەنیە بۆچی لە جاتی ئەوەی ڕۆژێ تەرخان بکرێ هەفتەیەک تەرخان کراوە هۆکارەکەی ئەوەیە کە بۆ ئەوەی لەبەر گرنگی بابەتەکەی بۆی گرنگێکی زیاتری پێ بدرێت لەو ماوەیە زۆر مناسب بڵێن چالاکی و نەشاڵی پێشکەشەکرێت بۆ ئەوەی تەوعی دایکان بکرێت لەبەر گرنگی بابەتەکەی بەڕاستی بۆ ئەوە لە جاتەوەی ڕۆژەدانی هەفتێکدانراوە. گرنگی شیرپێدانی سروشتی چییە بە منداڵان دکتۆر؟ بەڵێ وەکوتم باشترین خۆراک بۆ مناڵ لە تەمەن شەژمان یەکەمی تەمەنی مناڵ جگە لە شیر ناتوانێت خواردنێتتر بخوات لە شیرەکانیشە باشترینشی شیری دایکە. بەدیلی شیری دایک شیری قوت و سەرچاوەکەی شیری مانگایە بەڵێ تامان ئەگەر بەراورد دێ بکەین لە نێوان شیری سروشتی واتە شیری دایک لەگەڵ بەدیلەکانیە بەڕاستی زەحمەتە بتوانانی بەراورد بکەین لە نێوان ئەم دوو شیرەیە. شیری دایک خواردنێکی ئامادەکراوە شیری دایک هەموو ئەو پێویستیانی کە پێویستە بۆ گەشەیەکی تەندروستی مناڵ تایەتی بەو ڕێژەیە کە پێویستە بۆی و شلەیەکە هەمیشە ئامادەیە پاک و خاوێنە بە پلێکی گەرمی گونجاو کاتی نایە بۆ ئامادەکردن پارەی تێناچێت بۆ دایکەکە وەکو وتم هەموو ئەو شتانی ئەو ماوادە گرنگانەی کە پێویستە بۆ گەشەیەکی تەندروستی مناڵ لە شیری دایکە هەیە لە ساتاسەتی پێویستەکانی لە شەژمان یەکەمی تەمەنی مناڵەکە لە شیر و دەستیەکەوێت لە دوای شەژمان کە دەسەکرێت بەوەی کە جگە لە شیر خواردنی تریش بخوا لە سا 50 پێویستەکانی هەربێ لە شیرەوە بێ تا ساڵ لە دوای ساڵ تقریبا لە سا 25 شیرەوە لە سا 75 خواردنە کەواتە شەژمان یەکەم شەژمانی ئەو فترەیە کە گەشەی مناڵ خێرایە بە تایبەتی گەشەی مێشکی لە ڕووی پێگەشتن و لە ڕووی فێربوون و لە ڕووی توانای زەکا و گەشەکردنی مێشکی فترێکی زۆر گرنگە تامان دو ساڵێکم زۆر گرنگە بەڵام تامان هەر ئەگەر بیکێ بە چەند مەراحلێکە و شەژمان یەکەم لەمەی گرنگترە بۆیە زۆر گرنگە کە مناڵ لەو تەمەنەیە ئەگەر بکرێت بەس شیری دایکی بێگومان هەر بە شیر بخە بەس باشترین شیری دایکێتی. دکتۆر لە ڕووی ڕاگەاندنەوە تا چەند دایکان هۆشیار کراونەوەتەوە سەبارەت بە پێدانی شیری سروشتی بە منداڵن؟ وەڵاهی بێگومان ئەم مەسەلەیە زۆر جار لە ڕاگەاندنەکانە لە مەڵبەندەهان خەسخان و مەڵبەندە تەندروستیەکانە لەو شوێنانەی کە دایکی دووگیان سەردانیەکە یان لە بەشی کوتان لە خەسخانی مناڵان دایمە کە بەرکەوتە لەگەڵ دایکانە بێ ئەم مەسەلەیە باسەکرێ بەڕاستی ینی بێجگەلەوە لە سۆشیال میدیا و لە فەیسبوک زۆر دکتۆر لەسەر هاچەمە خۆشەستیان بەڕاستی لەو بوارە چالاک نیم بەڵام زۆر دکتۆر هەیە لەو بوارەیە بڵێن لەسەر ئەم مەسەلە قسەی کردووە و بۆ بەرچاوڕوونی دراوە بە دایکان بەڵام تەمەن قەراری کۆتاژ لای دایکەکەیە تەمەن ئەوانەیە لە دەوروبشی دایکەکان زۆر گرنگە ینی ئەوان بەتایبەتی ئافرەتکەیە کە مناڵێتی خبرەی کەوتۆی نییە گرنگە ئەوانەی ئەندامانی تری خێزان کە گرنگی شیرپێدان بۆ ئەنی لە ڕووی دەرونی و لە خۆی حازەکە دایکەکە چکە ئەگەر دایکەکە ئامادە بێت ینی ئەم مەسەلەی بۆ باسکرابێت لە کاتی حملەکەیە شیرپێدانەکە سەرکەوتوو ئەبێت بەڵام ئەگەر لە هەر لە بیدایەت و نیەتی وا نەبێت کە شیری خۆی بە مناڵەکەی بەڕاستی لەوانەیە پرۆسەکە سەرکەوتوو نەبێت. بڵین ئێستا تا چەند دایکان هۆشیارن لە پێدانی شیری سروشتی بەم؟ وەڵاهی بەداخەوە بەڕاستی ئەگەر بە ڕێژەوە ڕێگوری نسبێکی کەم لە دایکان کە تەنها شیری خوانیان بە مناڵەکانیان زۆربەی زۆریان بەداخەوە هەردوو شیرەکەیان بە مناڵن تەمان کێشەکە لە چیایە ئەگەر مناڵ هەردوو شیرەکەی خوارد شیری دایکیشی خوارد و شیری قوتی خوارد تەنها چەند مانگێک بڕەکە بەو شێوەیە مناڵەکە وازە شیری دایکیێنە چکە ئەو شیرە قوتوەکە ئاسانترە توانێت مناڵەکە وەرگێ پێویستی بە جود و خۆمانوکردن ناکە
تامەکەی شیرینترە لەبەرەوە زۆربەی مناڵ کە هەردوو شیرەکە ینی زۆربەی زۆران وازە شیرەکەی داکارێن بەداخەوە ئەگەر هەردوو شیرەکە بە ئەگەر بە ڕێژەوەری بگری بەڕاستی لە وڵاتە پێشکەوتوەکانە ڕێژەی ئەو دایکانی کە تەنها شیری خوانێن بە مناڵ زیاترە لە چاو وڵاتە هەژار و دواکەوتوەکانە ئێستا ئێمە واتە سەوەرەکەین بڵێن لە ئەوروپا کەم دایک بەعکسەوە لە ئەوروپا دایک زیاتر شیرا بە مناڵ لە چاو وڵاتی ئێمە بەڕاستی تێگەشتی لە وڵاتی ئێمە نسبەکە بزەبە ناتوانم بڵم چەنێ بەڵام بەداخەوە زۆربەی زۆری هەردوو شیرەکە بەکارێنێ باشێکی زۆری بە تەنها شیری قوتو بەکارێنێ نسبێکی کەم بە تەنها شیری دایکەخوا بەڕێزی سەلامەت بی بەڕێزی سپاس سەلامەت بەڵێ چنوور دەمەوێت باس لەوە بکەم کە ساڵانە هەفتەیەک تەرخان کراوە بۆ هۆشیارکردنەوەی دایکان سەبارەت بە پێدانی شیری سروشتی بە منداڵەکانیان و پسپۆڕان و پزیشکانیش هەمیشە جەخت لە پێدانی شیری سروشتی دەکەنەوە بە منداڵان من دەگەڕێمەوە لای تۆ. بەڵێ سپاس بۆ هاوکارمان هێژین کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە نەخۆشخانەی جەمال ئەحمەد ڕەشیدی مناڵانەوە تایبەت بە هەفتەی جیهانی شیرپێدانی سروشتی لەگەڵ ئێمەدا ئامادەبووی. سپاس بۆ تۆ، سپاس بۆ دکتۆر بەکریش کە میوانت بوو. ئەگەڕێمەوە لای دکتۆر کۆچەر. دکتۆر کۆچەر، دکتۆر بەکر لە قسەکانیان زۆر ئاماژەی بەوە دەدا کە و 6 مانگی سەرەتا زۆر گرنگە کە تەنها شیری دایکەکە بدرێ بە منداڵەکان کە دەڵێت تەنها شیری دایکەکە بدرێ بە منداڵەکە ئایا پێویست ناکات کە ئاوی بدرێت یان میوەی بدرێتێ؟ زۆرجار لە وەرزەگەرمەکانە ئەگەر دایکەکە خۆشی نێوێت بیاتێ دەوروبەرەکەی پێڵەن وەرزگەرمە پلەی گەرما بەرزە پێویستە ئاوی بدرێتێ. ڕاستێکی ئێمە پێش لێدوانەکەی کاکتۆر بەکر دەستخۆشی لێکم بۆ ئەو زانیارانی عرضم کردن کە ڕێژەی ئاو لە شیری دایکە ئەگۆڕێ بەپی کات و سات ئەگۆڕێ بەپی شوێن ئەگۆڕێ بەپی پلەی گەرمی چواردەوری دایکەکە ئەگۆڕێ. بۆیە لەم حاڵەتە پێویستە دایک و باوک دایک بە تایبەتی ئەو بزانێکە مناڵەکەی بە هیچ شێوەیەک پێویستی بە هیچ خواردنێک نییە هەتاوکو شیری دایکی بخوا، پێویستی بە هیچ شتێنە نەنە ئەو نەخواردنی تر. بۆیە لەم کاتەیە بە تایبەتی عرضم کرد 6 مانگیەکە ئێمە عادەتەن لە 5 مانگ و نیوە شیری دایک وردە و دەدەزەکەین بە خواردن. بۆیە ئەمانە پێویستیان بە هیچ شتێک نییە. ئەو نیسبەتە ئاوی کە لەناو شیرەکە کافیە بۆ مناڵەکە بە زیادەوە. پێویست ناکە دایک لەوە قەرق بێ مەسەن ئەمڕۆ دنیا گەرمە خۆیتی نوێتی وازانم مناڵەکەشی تینوێتی تۆ لە بری کە ئاوی بێتێ چی شیری زیادی بەرێ. یعنی بە تایبەتیش حەزم کرد تەوزیح بۆ قسانی کاکتۆر بەکری ئیزافەکەم بۆچی 6 مانگێکەمەوە هەستیارە وەکو 6 مانگەکانی تر نیە. ڕاستەوەین تریش کاریگەری هەیە. مناڵ کە لە دایکە بێ بعد نمونەیەکە بێنمە کێوەی سەری مناڵ مەسەن 35 سانتیمە خۆی 35 بۆ 38 مانێت تقریبا 34شمانێ ڕێنجەکە نسبەتێکە لەو بینە بەڵام زۆرینە 35 سانتیمەکە لە دایکە بێت چێوی سەری مناڵەکە. لە 3 مانگ یەکەمە هەموو مانگێک 2 سانتیم چێوی سەری مناڵ زیاکە. یعنی 2 سانتیم لە مۆخی ئەم مناڵە گەورە ئەبێ. لە ماوەی 3 مانگە 6 سانتیم لە کاسی سەری مناڵەکە ئەکشێ. لە 3 مانگی دووەمە هەموو مانگی سانتیمە. یعنی لە ماوەی ئەو 6 مانگە 6 و 3 9 سانتیم یعنی ڕێژێکی زۆر زۆرە کاسی سەری مناڵەکە یعنی تقریبا نزیکی 1 لە سەرسی ئێستەی کەم لەدایکە مناڵەکە چێوی سەری گەورا بێت. تاڵەن چێوی سەر بۆچی گەورا بێت لەبەری مۆخی مناڵەکە گەشاکە. مۆخی مناڵەکەش کە گەشاکات یەکجار گەشاکە خۆجارێکە ناگەڕێتەوە یان مەسەن تعویز ناکرێتەوە. بۆی لە مەرحەلەکە هەستیارە تۆ گەرشی دایک شیری خۆی بە مناڵەکەی بەم پێکاتە دەوڵەمنەوە مشکێکی زیرەک بنیاتەنی کە تۆش بینایەک ئەساسەکەی پتە بوو بۆ مەدەرزەشو نەڕخێنێ. حیوانە بۆیە گرنگە کە مناڵێک جیاوازی زەکا و زیرەکیشان دیقەت بە مناڵێکە شیری دایکێخوا زۆر زۆری فەرقە لەگەڵ مناڵەکە کە شیری قوتۆخوا. دکتۆر پێشی کە بچینە لای هێژین باست لە هەندێک پێکاتە کرد کە لە شیری دایکەکە هەیە لە شیری سروشتی هەیە. ئەم پێکاتانە لە شیری دایکەکە لە پرۆتین و لە چۆری و لە تەواوی ئەوانی کە باست کرد لە دایکێک بۆ دایکێکتر ڕێژەکە فەرقەکان یان بەپی جۆری ئەو خواردانی کە دایکەکە خوا هیچ گۆڕانکاری بەسەرایەت؟ خۆی عادەتەن دایک پرسیارەکە ئاڵێ مەسەن من چی بخۆم بۆ شیرەکەم زیاد بکە. ئەوکێکە لەو پرسیارانی کە بەڕاستی زۆر ڕوبەڕووی پزیشکانی مناڵانە بێتەوە. دوو ڕێگە هەیە بووی کە دایک شیرەکەی زیاکە. یەکەم باری دەرونی جێگیر بێ بیرکردنەوە قەلەقیوانی نەبێ لەگەڵیشا خواردنەکانی چەشن بێ مەسەن لە پرۆتین بخوات مەسەن لە گۆشت و لە پاقلەمێنەکان بخوا لە چەوری بخوا لە کاربۆهیدرات بخوا مەسەن نان بخوات برنج بخوات مەسەلەن لەگەڵ یا ڤایتامینەکان میوەکان زۆر بخوا بەعنی خواردنی تێکەڵ بە مشەکەل بێ
نەک ئەم ئافرەتە هەموو ڕۆژە خەریکی کۆمەڵی خواردنی دیاریکراوی زۆر بێسوود بێن بۆ منە ئێ بەدڵنیای شیری زیان ناکات چکە تۆ پێکاتی شیرەکە لەو خواردنەوە دروستە بێ کە خۆ دەیخۆی حتا بۆ خۆشت تەندروست نیەوە بۆ یعنی کە بۆ خۆ تەندروست نیە تاڵبن بۆ مناڵەکەشت زەرر لێدا کوالتی شیرەکە دابەزێ بەڵام بە هەموو خراپەکانی زۆر لە شیری دایک زۆر باشتر نەخوانسە خراپێ ئەین بە هەموو ئەوش کە خۆت دوای لە شیرەکە بکە کوالتێکی خراپ تێک بی زۆر لە شیری قوتۆکە بەهێزتر و چاکتر. باش دکتۆر یەکێک لەو بیانوانی کە دایکان ڕەنگە بەهۆیەوە شیری خۆیان نەدەن بە مناڵەکانیان یان ئەوە تا شیری قوتوشی لەگەڵا بدەن بە مناڵەکانیان دەوامکردنیانە ئایا داوامکردن ئەبێتە هۆکاریا ئەبێتە ڕێگەیە بۆی کە کۆرپەکەی لە شیرەکەی خۆی بێبەشکار یان لە چ کاتێکدا ئەتوانێت ئەم شیرەی دادۆشێت یان بڵێ شێوازی هەڵگرتنەکەی تا چنێکە مێنێتەوانێت ئەم شێوازە چۆنە؟ ئێمە هەموو کەیەکێک لە ماڵەوە حتممە سەلاجێکمانێ بەرفگرێکمانێ دایک تەوان ئەبێ و حقیقەتە بزانێ کە خی گەورە شیری پێدا بۆ مناڵەکەی شیری پێ نەدا بۆ مناڵک پێدا بۆ دوو یعنی هەموو مناڵەکە ئافرەتێکی یەک مناڵێ بێ ئەو شیری بۆ دوو مناڵ بە ئیسراحەت بەشەکات هیچ برەمایەکی زانستین یەکانە شیرم کەمە نەخێر ئەسڵ و ئەساسینە ئەو شیری کادرێ بە مناڵەکە ئەتوانێت دوو مناڵ پێ بەخێوکە دایکە لە بە خاتی چی بۆ من ئەم دایکە داوامی هەیە بەیانی سعات هەشت ئەڕاتە دەرەوە هەتا ئەو کوسی عسر نایێتەوە ئەم ئافرەتە شەو یا کە دوایڕۆکە هاتەوە ئەتوانێت شیرێ با بە مناڵێکی مەسەن ئەم سنگەی باتێ بەشێکی لەمە باتێ بەشێکی بەتاڵکات و بەشێکی لەمە باتێ بەشێکی بەتاڵکاتەوە یەخۆ ساعتی نابە پڕە بێتەوە بۆیە بەڵام پێویستی بە خواردنی زیاتر دایکە برسیە بێت دەبێت خواردن بخوات چکە وزە سەرفەکە لەم کاتەیە دایکە توانێت مەمکەی سروشتی بێنێ مەمکەی قوتو بێنێ شیرەکەم لەلام شوشە هەڵدۆشێ شوشی تایبەتەیە بە شیر لە بازارەکانە شیرەکەی هەڵەدۆشی کاتەنەوە ئەم شیردانانەوە لەناو سەلاجادانێ بۆ مای 24 کاتژمێر تەنها بە ئەو گەرمەکرێتەوە ئەدەی بە مناڵک ئەگەر مەسەن دایکەکە ژاڵەیە چم بۆ سەفەرێکی عمرە دە ڕۆژ لێرە ناب بار بۆی کولونێکی بێنم کە زۆری هاوڵاتیان هەرمی کوردستان معتادن لەسەری سوپادۆخۆ سەفەرێکی عمرە دە ڕۆژی پێچێ ئەم دایکە چیەکە مانگە پێشوی بڕات پلانی بۆ دانێ لەم مانگەیە مناڵەکە بەردەوام دایکەکە شیری خۆی هەڵدۆشە و شوشە لەناو فرێزەرەکە دایان نەک سەلاجە لەناو فرێزەریان لەناو مجەمیدەکە دایانێ بۆ ماوەی چەندێک ئەتوانێت هەڵبگیرێت دکتۆر ئەم دایکە کە ڕۆی مەسەن ئەوەی شیر داناوە مەسەن 25 تر شیری داناوی خۆی ئەم دایکە کە ڕۆی لەم سەرەوە کاڕات مەسەن دایناوە دە ڕۆژی پێچێ داهێتەوە دایکەکە تووشی گرفتێکە بن لێ تووشی حایسیک سارێ بێ قاچێشکە ناتوانێت بێتەوە مانگونیکی پێچ ئەم 25 لیترە شیرە بەشی ئەو مانگەیەکە باشە بەردام ئەم دایکە توانێت ئەم شیری بۆی بتوێنەوە و بیکەنە لە ئابی گەرم بیتوێنەوە بێن بە مناڵەکە بیخوات هەتا وەکو 6 مانگ و هەنە تێکستەڵە تا 1 ساڵ ئەو شیرە توانی بەکاربێنیتەوە بەبیکە هیچ کوڵتێکی تێکچ دیێمە نیعممەد نییە بۆ خەڵک ئالەمە بێبەش بێ بۆ مناڵ بێ لەمە بێبەشەکەی جاکشتە ئەرزکەم ڕەنگە خەڵکێک بنەوەی بڵێ مەسەن دکتۆر چۆن لێرە باسی ئەواکات و لە مەسەن لە کلینیک لە نەخۆشخانەکانیش فڵانە شیرە گۆڕە بەم شیرە گۆڕە بەسەرە تێک دەقسەکەم تۆ دایکەکە خۆی لەسەر شیری قوتووە تازە خۆم ناقەشەی شیری دایکی لە فێڵ ناکرێت تازە بەس کە تۆ مناڵە گێتە کلینیکەکە یا هێتە نەخۆشخانە کە مناڵی بووە بەڕاستی حەقە تەژیع کرێ بووی کە شیری خۆی بە مناڵەکەی تۆ مناڵێک ئیشێکی ئاسان شیرێکی دەدی کاکتۆ بەکر فەرمی نەپارەی تێچێ نە مەسرفی هەیە پاک و تەمیزە یعنی ئەو قاوشەی کە کاکتۆر بەکری لێبوو مەسەن ئێستا بڕۆ سەیری کە سکچوونی هەموو قاوشێکی سکچوونە مەسەلەن 25 مناڵی تیاخ کەوتون لەوە چی یەک دانی ئەگەر تیا بە شیری دایک بێ هەمووی شیری قوتۆ فعلەن خۆی ڕایە شیری دایک کەمتر مناڵ تووشی سکچوونە بێ کەمتر مناڵ تووشی ئەلتیهابی سنگ و کۆکە و ئەوانە بێ لە زستانە چکە دژەتەنی تیا بەرگریان بەرزە چ بۆ سکچوونەکە چ بۆ پەتاکانی تر بۆی دایمە و ناڵانە پێویستیان کەمترە بە پزیشک بۆ نەخۆشکەوتن وەک لە مناڵەکەشی قوتۆ لە هیچ حاڵەتێکا هەیە دکتۆر کە دایکەکە نەتوانێت کە شیرەکەی خۆی بدات بە منداڵەکەی تر ئەگە گرفت بۆ خۆی دروست بێت یاخود بۆ مناڵەکەی بەڵێ خۆی ئەمەش ئەگەر نەبێ قسەکەم بە هەڵەوە نەگیرێ لە دوای شیردایک بە دڵنیایەوەیەکتر لەو نیعمەتانی کە خۆی گەویاتی بە مرۆڤایەتی شیری قوتووە بە دڵنیای ئەمەش نیعمەتە تۆ گەر دایکەکە شیری نەبێ مناڵەکە ئەمرێ چەند مناڵ هەبوو مردووە لە بری کە نەیتوانێت شوی دایکی دایکەکە نەخۆش بۆ مەسەن گرفتی کێ بۆ شیری نەبووە خۆوارێ دیشە دایکەکە لە سنگی وشک بێ بۆ منە یعنی جاروێ مقدرێک هاتووە سەر نەخۆشیێکی هەیە دایکە شیری نابێ
ئەی ئەم ناڵەخۆ ئەبێ ئا بەجێڵڕێ لی گەڕێ بمرێ نەخێ بۆیە خی گەورەش یەکێ لەو نعمەتانی کەداتی بە ئینسان عەقڵە کە توانێتی لە شیری مانگە شیرێکی کوالتی بەرز بەرەم بێنێ کە نەبێتە ڕێکلامەڵە نزیکە لە شیری دایکەکەەوە شیرێک بەرەم بێنە کە بتوانێت ئیدامە بە ژیانی مناڵەکە بات بەبێ گرفت ڕاستە بتوێنێت توێ کوالتی نەگەتە شیری دایک بەڵام ئەمیش بەڕاستی پڕکرەوەیکی زۆر باشی ئەوەیە ینی یەکێک لەو گرفتانی کە لە شیری قوتووە هەیە چییە؟ یعنی ئەرزم کردی ئامادەکردنی ئەوێت هیلاکبوونی ئەوێ لە هێنەکەی مەسەن تۆچی بۆ شوێن بێت و قوتوویەک و مەجموعەیە مەمکوعان وەجمعش لەگەڵابێ ینی ئەرکی ئیزعاجە لە سەر هەموو ئەمانە جاریوە دایک کە ئامادەی ئەوەی باتێ قوتووەکە ئێنەکەی نایەتە شیرێکی خۆی یعنی من ئەمە ئەحسایەت پێڵم بۆی کە بە چاڕۆشن بیت تەمەنم گرفتا لە وڵاتی ئەمە نییە ئەمە وەکو مۆزوعی ولادە طبیعەکە وایە لە دایکبوونی سروشتی یعنی ئێمە لە ماوە لە متەمەرێ بووین لە شاری ئەستانبول تقریبا مانگونوێ لەمە پێش بوو دکتۆرەکە وتی شیلوانی کە قسێکە پرۆفسۆرە بوتی لە وڵاتی ئێمە گرفتی گەورەمان ئەوەیە کە ئێستا نزیکی لە 180 ئەوەی کە مناڵێ بێ بە عملیات هێبێ ئادەم نەخۆشی ئەم گرفتە جیهانیە هەر ئێمە نەگرتوتەوە لە 180 بۆ 85 ئەوەی کە سکەکە مناڵێ بێت بە عملیات لە وڵاتی وەکو تورکیا کە لە ڕووی سەحی و مستەوای علمیانەوە مستەوای وعی سەحیانەوە زۆر زۆر لە ئێمە باشترن طبعا لە بری سنتەرات توشتی باشیان هەیە بۆ مۆزوع والحاڵ ئەمە بۆ شیریش بامان شوێ مەسەلا لە ئەمریکا ئەحسایەکەیە کە باسی پێدانی شیری دایکەکە ئەڵێ ئەو مناڵی کە ئەو ژنەی کە مناڵێ بە لە خەسانە لە 185 کە هێتە دەرەوە بڕیارە شیری خۆی بات لە بروی ستافی کارامە و ڕاهێنان و وعی سەحیان هەیە ئەڵێ لەگەڵ هاتنە دەرەوەیە ئەم 85 دابەزە بوو لە 160 دوای 3 مانگ طبعا ئەم سەرژمێری بۆچی کرا بۆ مەسەن 2000 دایک وەرگیرا و نمونەی لە وەرگیراوە سامپڵ ئەمە ئەم لە 160 لە دوای 3 مانگ بوو بە لە 137 یعنی لە 137 ئەو 2000 دایکی کە نمونان لێ وەرگیرا و قەنعەتیان پێکراوە کە شیری خۆیان مناڵەکان لە 137 مێنێتەوە دوای 3 مانگ هەمیشە سەرشفت بوو گرفتەکە تەنها وعی دایکە نییە ستایلی ژیانەکەش گۆڕاوە دایکەکە بتوێنێتێت لە ئەوروپا لە ئەمریکا ئیش دەکە ناژی لەبەرەوە مەجبورە خۆ پێشی ناکرێت قورسە هەم عملیان ڕۆژە هەموو شیر هەڵدۆشە بیکە ئەڵێ نەوەڵا شیرە قوتۆکەی بەمە ئەرکەکەی ناساترە بە چەند یۆرۆیەک ئیشەکەمە ڕۆ بۆیە بەڕاستی ستایلی ژیان جوای لە ئافرەتان کردو کە تووشی ئەم گرفتی پێدانیشی قوتۆ زۆر سپاس مادوومان کردی هەڵبەت بابەتی شیرپێدانی سروشتی هێندە بابەتێکی گرنگە و ماوەی هەفتەیەکیش بەردەوامە بێ ڕەنگە زۆر پرسیاری تر مابوو بێ پرسیارکەین بەڵام کاتی بەرنامەکە هەرەونە بوو شەڵا لە بەرنامەکانی داهاتوودا ئەمە گرنگی زیاتری پێدەدەین و زانیاری زیاتر لەو بارەوە دەخینە ڕوو زۆر سپاس بۆ دکتۆر کۆچەر عومەر کە بەڕێز یامسپۆری نەخۆشیەکانی منداڵان و تازە لە دایکبوون سپاس بۆی کە لە بەشی پرۆگرام و تەواوی زانیاریەکانت کە لەگەڵ ئێمەدا ئامادە بوون. مەرزی کێلێ کایکێکە لە مەرزە گرنگ و دیارەکان لە هەرێمی کوردستاندا بەڵام هەتا ئێستا بە مەرزێکی نیمچە فەرمی ناسراوی یاخود هەتا ئێستا بە نێودەوڵەتی نەکراوە بەڵام گرفتەکان یاخود بربەستەکانی بەردەم بوون بە نێودەوڵەتی بوونی ئەم مەرزە بۆچی دەگەڕێتەوە هۆکارەکەی چییە و لەگەڵ ئەوەشدا یەکێتی نیشتیمانی کوردستان لە بڵێ بەهۆی ئەندا پەرلەمانەکانیان لە ڕێگەیاندا پەرلەمانەکانە لە ئەندا ئەنجومەنی نوێنەرانی عێراق و توانیوێتی و هەوڵی ئەوەی داوە کە ئەم مەرزە بە نێودەوڵەتی بکە بۆ وەرگرتنی زانیاری زیاترە چی لە لای هاوکارمان ئیبراهیم عەبدوڵڵا لە قەڵاتزێوە لەگەڵ ئێمە ئامادەیە. ئیبراهیم سڵاوت لێبێت بەیانیت باش هەنگاوەکانی با نێودەوڵەتیکردنی مەرزی کێلێ ئێستا گەیشتۆتە چ قۆناغێک و بربەستەکانی هەتا ئێستا چی بوون؟ سنووربانی ئێوە بینەرانی گەلی کوردستان باش چەندین ساڵە خواستی دانیشتوانی سنووری ئیدارەی ڕاپەڕین ئەوەیە کە مەرزی کێلێ بەڕسمی بناسێنرێت چونکە مەرزی کێلێ یەکێک لەو مەرزانەیە کە گرینگە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین و هاوڵاتیان چاوی زۆریان لەسرە و چاوی زۆریان لەسرە کە بکرێت بە مەرزێکی ڕسمی چونکە جمو جۆڵی بازرگانی داهاتێکی زۆر هەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان گڵ دەداتەوە هەلی کار زیاتر لە سنوورەکە بۆ هاوڵاتیان دەڕەخسێت بێگومان لە چەند ساڵی ڕابردوودا هاوڵاتیان کەمپینیان پێکرێنەوەوە داوایان لە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە کە هەوڵ بدرێ ئەم مەرزە بکرێ بە مەرزێکی ڕسمی دیارە لە ماوەکانی ڕابردوودا
فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق بە دوواداچوونیان کرد بۆ ئەوەی مەرزی چێلێ بکەن بە مەرزێکی ڕسمی. دیارە پەرلەمانتارەکان هەواڵی خۆشیان لە ڕاگەیاندنەکاندا بڵاو کردەوە کە دیارە حکوومەتی عێراقیش هەوڵی ئەوەی هەیەی هەنگاوی ئەوەی ناوەکە ئەم مەرزە بکەن بە مەرزێکی ڕسمی بۆ ئەوەی ئەم سنوورەش وەکو مەرزەکانی تریش ئەم مەرزە بتوانن ئاڵوگۆڕی بازرگانی تێدا ئەنجام بدرێەوە لە ڕووی گەشتیاری یاخود لە ڕووی بازرگانیەوە تەواو ئەم دەرکیانە بکرێتەوە. من لەسەر کۆی ئەم بابەتانە گفتوگۆ دەکەم لەگەڵ بەڕێوبەری مەرزی چێلێ کاک جەوهەر ڕەسوڵ. کاک جەوهەر ئەگەبێتی ئێرە بەیانی باش سڵاو دەبێ. زۆر سپاس کاک جەوهەر، با لەوە دەست پێ بکەین گرنگی مەرزی چێلێ بۆ سنووری ئیدارەی ڕاپەڕ. مەرزی چێلێ وەکو هەموو لە یەکدەزانن مەرزێکی زۆر استراتیجیە و نزیکترین مەرزە بەنسبەت شارەکانی هەرێمی کوردستانەوە و بە کەرکووکیشەوە و هەروەها بۆ شارە پیشسازەکانی ئێران لە شیمالی ئێران و شیمال غەربی ئێران دیسان نزیکترین مەرزە بۆ لە نێوانی عێراق و ئێران کە هەیە. طبعاً ئەو مەرزە گرنگیەکەی لەوەدایە کە ببێتە مەرزێکی فەرمی. ئێستا کە 355 ئۆتۆمبیلکاری تێدا دەکەن ئەو کاتە ئەو بڕە دەبێتە دووقات و هەروە هەلێکی کاری زۆر بۆ خەڵکی ناوچەکە پەیدا دەبێت و هەروە داهاتی حکوومەتی هەرێم زیاد دەکات زۆر بەوەی کە ئێستا هەیە. کاک جەوهەر باسی لەوە کرد کە داهاتێکی زۆر بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دەداتەوە هەلێکی کاری زۆر دەڕەقسێت. ینی ئێوە لە ساڵانی ڕابردوودا هەوڵی ئەوەتان داوە کە بکرێ بە مەرز ئەم مەرزە، ینی ئەوەی کە نەکراوە بە ڕسمی هۆکارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستانە یاخود لە بەغداوە. ئێمە لە 2010ەوە بە دووراچوون دەکەین بۆ ئەوەی مەرزی چێلێ بێتە مەرزێکی نێودەوڵەتی و پێشتر تاکو 2016 ئەو هەوڵانەی کە درابوون دواتر ئێمە کە چوینە بەغدا بەڕاستی مەلەفی مەرزی چێلێ بە تەواوەتی کۆتایی پێ هات بوو لەگەڵ بەرزی سەیرانبان و کتابێک نووسرا بوو دەڵێ لەبەر ئەوەی ئەوانە تعلیمات و زەوابەتی حکوومەتی مرکزی جێبەجێ ناکەن و ئێمە ناتوانین ئەو مەرزانە بکەینە مەرزی ڕسمی. دواتر ئێمە کە لەگەڵیان دانیشتینە دوای 6 سەردانمان بۆ بەغدا ئەوە بکە دوو جار لیژنەمان هێنا بۆ مەرزی چێلێ و مەرزەکانی کە و قەنەعەتی کولیان بە مەرزی چێلێ هەبوو کە شوێنێکی زۆر گونجاو بۆی بێتە مەرزێکی سیاحی و مەرزێکی تجاری و شوێنەکان پێ باش بوو. دوای ئەوەی جەدوای اقتصادی مەرزەکەمان دانێ و بۆ ماڕۆکردنەوە ئەوان پێیان باش بوو. ئێستا نوێنەری هەیئەی مەنافزی حدودی و هەروەها نوێنەری 11 وەزارەتی معنی بە مەرزە نێودەوڵەتیەکان هاتن بۆ ئێرە و ئیمزایان کردووە کە ئەو شوێنێکی گونجاوە و راپۆرتێکی تێروتە سەریان نووسیوە راپۆرتەکە چۆتەوە ئەمانە عامەی مەجلیسی وەزەرا و ماوەتەوە لەوێ تەقدیمی سەرۆک وەزیران بکرێ و ئیمزای لەسەر بکەو بێتێ. بەڵام پێم وابێ ئەوەی کە نەبووە هۆکارەکە هۆکارێکی سیاسیە، هۆکاری ئەو کێشە هەیە ئەو لەکە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەیە و پێم وابێ ئیشی مەرزەکان هەموو کراوەتە یەک پاکێج و یەک سیاسەتە خوچونگە ناکرێ ئێمە بەجیا سیاسەتێک هەڵبژێرین بۆ مەرزی چێلێ. باسی وەت کرد لە پێشەکەت کە ئەو فراکسیۆنی یەکێتی و ئەندام پەرلەمانەکان چوون بۆ ئەو شوێنانە بۆ هەوڵیان داوە و خەبەری دڵخۆشکەریان پێەیە. ئەوان شتێک داوا دەکەن لە ئێمە کە ئەوەی لە برادرانی فراکسیۆنیان داوا کردووە لە ئێمە شێر هەر داوا کردو کە پێشتر ئەمە لەگەڵ جەنابی سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین و جەنابی قایم خام قەڵازێ چوین بۆ بەغدا و لە وەزارەتی خارجیە و لە هەیئەی مەنافزی حدودی لەگەڵیان دانیشتوین. هەمان داواکاریان ئێستا دووبارەی دەکەنەوە کە ئەویش دەستا پەنجای پێدانی داهاتی مەرزی چێلێ بۆ حکوومەتی مرکزی و ئەوەی تریش بەپێی یاسا و ڕێنمایەکان. ئەوە طبعاً بە ئێمە ناکرێ و نە بە ئەندام پەرلەمانەکانیش دەکرێت نە بە محافیزیش دەکرێت ئەوە بە وەزیری داراییش ناکرێت. ئەوە دەکرێت بڕیارێکی سیاسی لێ بدرێت حکوومەتی هەرێمکەی لەگەڵ بەغدا ڕێکەوە لەسەر کۆی مەرزەکانی کە چێلێش بە دەرنابێت لەو ڕێککەوتنەوە ئێمە پێ ڕازی دەبین و قەناعەتمان پێ هەیە. کاک جەوهەرەگە پێمان بڵێ مەرزی چێلێ هیچ گرفتێکی کاژێر یاسایی هەیە خۆت ئەم خاڵانەی تێدا هەیە کە مەرزەکانی تر بۆی بکرێ با ڕسمی؟ مەرزی چێلێ پێشتر حکوومەتی عێراق بەهانەی ئەوە بوو کە کۆماری ئیسلامی ئێران ئەو مەرزەی نەکەوتە مەرزێکی نێودەوڵەتی ڕسمی، بەڵام ئەوە لە 16 2010 ئەو مەرزە بە فەرمانێکی جێگیری سەرۆک کۆماری ئێران کراوەتە مەرزێکی ڕسمی. ئێستا ئەوانە بۆ معلوماتمان هەیە خەریکی دروستکردنی پایانە و ئامادەکردن بۆی بە تەواوەتی بیکەنە مەرزێکی ڕسمی و نێودەوڵەتی ئەوان. ئەو لە ڕووی ئێرانەوە لە ڕووی حکوومەتی هەرێمی کوردستانەوە هیچ کێشەیەکی نییە. ئێمە چەند جار چوین بۆ وەکو نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان
کە داوا کراوە ئەو مەرزە بێتە ڕسمی تەمان ئێمە نوێنەری حکومت بووی کەواتە حکومەتی هەرێمی کوردستان ڕازی بووە و قەناعەتی هاتووە کە ئەو مەرزە بێتە مەرجێکی نۆزەوە جەنابی کاقوبات 3-4 پارەیەکی بڕەپارەیەکی باشی بۆ ئەو مەرزە خەرج کردووە جادەکەمان قرتاو کردووە و کۆمەڵگەیەکی باشمان لێ دروست کردووە لە مەرزەکە لە 180 کارەکانی تەواو بووە و لەم ڕۆژاندا سەردانی بەڕێز جەنابی وەزیری داراییمان کردو بۆ ئەوەی بڕێک پارەیەکی تەرخان بکرێت بۆ داڕشتنی ساحەکان و تەواوکردنی ویشانەی کەماون و پێم وابێ مەرزی کێلێ لە ڕووی حکومەتی هەرێمی کوردستانەوە و هەروە لە ڕووی بەغداشەوە هیچ کێشەیەکی یاسایی کارژێڕی دارایی نییە بەڵام کێشەی ئەوەیە دوو کێشەمان هەیە کێشەی ڕسمی ئەوەیە یەکەم ئێمە داوا دەکەین لەو فراکسیۆنی یەکێتی و فراکسیۆنەکانی کەشن کە هەوڵمان بۆ بدەن کە خەڵکی ئێمە بەڕاستی بە پاساپۆرت هات چۆ بکە لەو مەرزە ئەوە حاڵەتی یەکەم دوو خاڵی سفری مەرزەکە تاکو ئێستا دیاری نەکراوە لەبەرەوەی ئێمە لە 2010 سوین بۆ بەغدا داوامان کردووە لیژنەیەک بێ لە وەزارەتی خارجیە ئەو لیژنە هاوبەشەی کە لە نێوان حکومەتی هەرێمی لە نێوان حکومەتی عێراق و کۆماری ئیسلامی ئێران هەیە تەمان لیژنەیەکی هەمیشەیان هەیە بۆ دیاریکردنی مەرزەکان ئەو لیژنە بێ بۆ ئێمە بزانین خاڵی سفری مەرزی ئێمە کوێیە چونکە ئێمە کە نەزانی خاڵی سفری ئێستا بۆ نمونە بینایی پاسپۆرتمان دەرچۆ بڵێن دەرچۆ بۆی دروستی بکەین بەڵام ئێمە نازانین بینایی پاسپۆرت دەبێت لە خاڵی تەماس بێ لەگەڵ ئەو دوڵاتی کە بەرامبەرتە ئێمە نازانین لەکوێ دای بەزێنین ئەمە بە هەموو حاڵەتەکان ئەمە لەسەر گوگڵ و ئەوان تەماشامان کردووە کە ئێران لەو سنوورە ئێمە 180 متر بە عمقی 180 متر هاتە پێشێ ئەو شوێنەیە کە ئەمە دەمانەوێت بزانین داخوا کوێ بۆی بینایی پاسپۆرتی سەدابەزین زۆر سپاس کاک جۆهەر کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوویت وەک خۆی باسی کرد دیارە مەرزی کێلەیەکە لەو مەرزانەیە کە گرینگە بۆ سنووری ئیدارەی ڕاپەڕین و حکومەتی هەرێمی کوردستانی چونکە ئەم ینی مەرزی کێلێ نزیکترین خاڵە بۆ کۆماری ئیسلامی ئێران و بۆ هەرێمی کوردستانیش کە بەو شێوەیە ئاڵگۆڕی بازرگانی جموجۆڵی بازرگانی و داهاتێکی زۆریش بۆ حکومەتی هەرێمی کوردستان گوڵ دەداتەوە بۆیە گرینگە ئەم مەرزە بکرێت بە مەرزێکی ڕسمی. بەڵێ سپاس بۆ هاوکارمان ئیبراهیم عەبدوڵڵا کە لە قەڵاتزێەوە لەگەڵ ئێمەدا ئامادە بووی سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەت کە تایبەت بە گرفتەکان و گرنگیەکانی بە فەرمیکردنی و بەنەودەوڵەتیکردنی مەرزی کێلێ بۆ ئێمە دوان لێرەدا گەشتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان بە یارمەتی هاوکارانم تەواوی بڕ بۆ بابەتەکانمان پێشکەشکردن کاتێکی خۆش ئاسوودە بن خواتان لەگەڵ.